هاوڕێیان ێژام کاتتان باش. لەم بەشەدا هەڵبژاردننی هەرێمی کوردستانی ئۆکتۆبەری 2024 هەڵدەسەنجێنم. بۆچی گرنگە ژمارەی دەنگ بە قەوارە و دابەشبوونی بەسەر پارێزگەکاندا دەتوانێت پێشنیازی شێوازی نوێ لە حکوم بکات، نەک ئەوەی کە لە 30 ساڵی ڕابردوو تا بەردەوام بووە. هەڵسەنگاندنی ئەنجامی هەڵبژاردن مانای ئەوە نییە من باوەڕم بە خاوێنی پرۆسەی هەڵبژاردن هەیە یان بە کاریگەری پەرلەمان. با سەیری چۆنێتی دەنگدان بکەین. هەموو ئەو هاوڵاتیانەی کە مافی دەنگدانیان هەبووە لە هەرێمی کوردستاندا لە 4 ملیۆن کەس کەمتر بوون، یا بەورتر 3 ملیۆن و 789,360 کەس بوون. ئەم ژمارەیە لە 100% ئەوانن کە مافی دەنگدانیان لە هەرێمی کوردستاندا هەبووە. لەم ژمارەیە ئەوانەی کە کارتی بایۆمێتریان وەرگرتووەتەوە، واتە کە مافیان هەبوو بچن سەر سندوقی هەڵبژاردن، لە 3 ملیۆن کەمتر بوون، 2 ملیۆن و 899,578 کەس بوون، واتە لە 173 ئەوانەی کە مافی دەنگدانیان هەبووە کارتی بایۆمێتریان وەرگرتووە. یان بە زمانێکی دیکە لە 127 ئەوانی کە مافی دەنگدانیان هەبووە کارتی بایۆمێتریان وەرنەگرتووە، نەچوون بەلایە. لەو ژمارەیەش ئەوانەی کە دەنگیان داوە، واتە ئەوانەی کە کارتی بایۆمێتریان وەرگرتووە و دەنگیان داوە 2 ملیۆن و 87,972 کەس بوون، واتە تەنیا لە 155 ئەوانەی مافی دەنگدانیان هەبووە دەنگیان داوە، چونتر سەر سنووق و دەنگیان داوە. وەتوانی بە زمانێکی دیکەش بڵێین لە 172 ئەوانی کارتی بایۆمێتریان وەرگرتووەتەوە دەنگیان داوە، ئەوانی دیکە نەچوونەتە سەر سنووقی هەڵبژاردن، واتە لە 128 ئەوانی کارتی بایۆمێتریان وەرگرتووە دەنگیان نەداوە، نەچوونەتە سەر سنووقی هەڵبژاردن. لەوانش کە کارتی بایۆمێتریان هەبوو چوونەتە سەر سنووقی هەڵبژاردن، 208,000 کەسیان دەنگی پوچ کردوتەوە، واتە لە 105.4 ئەوانەی چوونەتە سەر سنووقی هەڵبژاردن دەنگیان پوچ کردوتەوە. گەر هەموو ژمارەکان کۆ بکەینەوە و تێی بگەین، بۆمان دەرەکەوێت 1,879,972 کەس دەنگیان داوە، واتە لە 148.4 لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە مافی دەنگدانیان هەبووە دەنگیان داوە، لە 150 کەمتر. ئێستا بە جۆرێکی دیکە سەیری و زانیاریە دەکەین. لێرەدا پێویستە سوپاسی میدیا درۆ بکەم کە زانیاریانم بەکارێناوە. ئەگەر سەیری سلایدەکە بکەین، لە نەخشەکەدا چەند ڕێژەیەک دراوە، ڕێژی سەدی. بۆ نمونە دهۆک لە 178 ئەو ژمارەیە ورد نییە، ئەو لە 178 یان لە 174 هەولێر یان لە 165 سلێمانی یان لە 169 هەڵەبجە ڕێژەی دەنگدەرانە لەوانی کە کارتی بایۆمێتریان وەرگرتووە، نەک لە سەرجەم ئەوانی مافی دەنگدانیان هەیە. ئێستا هەموو ئەم زانیاریە کۆ دەکەمەوە لەم چاتەدا کە پیشانماوە و بۆم کێشاون. لە دەستی چەپەوە دەست پێ دەکەم ژمارەیەک، ئەوە 3,789,000 کەرتێکە هەموو ئەو هاوڵاتیانەیە کە مافی دەنگدانیان هەبووە لە هەرێمی کوردستاندا. ئەمە لە 100% وەکو نووسیومە. بەرەو ڕاست بڕۆین ژمارە 2 هەموو ئەوانەی کە کارتی بایۆمێتریان وەرگرتووە 2,899,000 کەرتێکە، واتە لە 173. بۆ ناوەڕاست بڕۆین ژمارە 3 ئەو هاوڵاتیانەی کارتی بایۆمێتریان وەرگرتووە و دەنگیان داوە، واتە چوونەتە سەر سنووقی هەڵبژاردن، 2,087,000 کەرتێک لە 155 ئەوانی کە مافی دەنگدانیان هەبووە. ژمارە 4
ژمارەی ئەو هاوڵاتیانن کە لەسەر سندووقی هەڵبژاردن کارتی خۆیان پوچ کردوتەوە کە 208,000 کەسن دەکاتە لە 5.4 هەموو ئەوانەی کە مافی دەنگدانیان هەبووە. ئێستا هەموو ژمارەکان کۆ دەکەینەوە بۆی بزانین ژمارەی دەنگدەرانی ڕاستەقینە چەند بووە. وەکو لە ژمارە 5 پیشانم داوە، هەموو ئەوانەی کە دەنگیان داوە لە هەرێمی کوردستاندا 1,879,972 کەسە، واتە نزیکەی لە 148 لە نیوە کەمتری ئەوانی مافی دەنگدانیان هەبووە دەنگیان داوە. من زۆر سوپاسیەوە دەکەم کە لەم بەشە هاوڕێم بوون. هیوادارم لە بەشی داهاتووە ڕۆشنایی بخەمە سەر لایانی دیکەی هەڵبژاردننی هەرێمی کوردستان. سوپاستان دەکەم و بیرتان نەچێ سەبسکرایب بکەن.